ئەمڕۆ یادی 32 ساڵەی دەستپێکردنی ڕۆژنامەی کوردستانی نوێیە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانەی کوردی و قوتابخانەیەکی گەورەی پێگەیاندنی سەدان کادر و سەدان و هەزاران کادر و ڕۆژنامەنووسی کوردی کە ئێستا لە دەستگا جیاوازەکاندا کار دەکەن لەم ڕۆژنامەیە و پێگەیشتون بە سەدان سیاسی لەم ڕۆژنامەیەوە نووسینیان بڵاو کردوتەوە و پێگەیشتون قوتابخانەیەکی گەورە بووە بۆ میدیای کوردی بە شێوەیەکی گشتی. سەباس دەکەین لەسەر ئێستای ڕۆژنامەکە، دۆخی ئێستای ڕۆژنامەکە، ئێستا دۆخی چۆنە بە شێوەیەکی گشتی، بابەتەکانی ئێستا چین. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک محەممەد کەریم کە بەڕێزیان سەرنووسەری کوردستانی نوێن ئێستا. سڵاو لێبێ، زۆر بەخێر بێ، پیرۆزباییتان لێکەین. زۆر سپاس. دەستخۆشیتان لێکەین، ماندوو نەبن، هیوای بەردەوامیتان بۆ خوازیین. باسێکم لە کوردستانی نوێ بۆ بکەی، ئێستا دۆخی چۆنە؟ پێش هەموو شتێک ئەمەوێ پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانە بکەم کە لە ماوەی ئەم 32 ساڵە ئیشیان لە کوردستانی نوێ کردووە و لە هەمان کاتا پیرۆزبایی لەو هەواڵانە بکەم کە ئێستا پێکەوە ئیشەکەین. ئێستا کوردستانی نوێ خۆی بە شێوەیەکی گشتی ڕۆژنامەی کاغەزی ئێستا چۆتە دواوە، وەکو ئەزانین ئەمڕۆ میدیای دیجیتاڵی بەسەر هەلومەرجەکان ئازاڵە، بەڵام ئێمە وەکو کوردستانی نوێ تا ئێستا بەردەوامین و چەند بە تیراژی چەند هەزارێک تا ئێستا ڕۆژنامەی کوردستانی دەرئەچێ. کوردستانی نوێش لەم 32 ساڵەیە مێژوویەکی پرشانازی خۆی هەیە و ئەتاکو ئێستا ئێمە لەسەر ئەو مەبادیانەی کە لەسەری دامەزراوە، هەم ڕنگدانەوەی سیاسەتی یەکێتی بێ، هەم باغدان بێ بە کێشەکانی خەڵک و هەم ڕەخنەگرتن بێ لە یەکێتی نیشتمانی کوردستان. وتەیەکی بەڕێز مامجلال هەیە ئەڵێ ئەگەر ڕەخنە لە یەکێتی گیرا پێم خۆشە لە کوردستانی نوێ بڵاو بێتەوە. ئێمە لەسەر ئەم مەبدەئانە بەردەوامین، هەرچەنە ئێمە ئێستا ئەو ستافە زۆرە نین کە جاران هەبوو، ئێمە بە ستافێکی کەمەوە ئیشەکەین، بەڵام ڕۆژانە لە هەفتەیەکە 5 ژمارە دەرەکەین و بە 16 لاپەڕە تا ئێستا کوردستانی نوێ بەردەوامە. زۆر باشە. باشە، بیری سەرۆک جەلال کە بیرێکی ئازادانەی پێیانڕەوی بڕابوون بە دیموکراسی و ڕای ئازاد و ڕای جیاوازە بووە، چەندە لە کوردستانی نوێ ڕەنگی داوەتەوە لە ڕابردوو تا ئێستا؟ ئێمە تاکو ئێسش لەسەر ئەو بیر و بۆچوونەکانی هەواڵ مامجلال ئیشەکەین. ئێمە ئێستا لاپەڕێکمانەیە بە ناوی سەکۆی ئازاد. لێرە ئەگەر ئەو بابەتانەی ڕەخنەن لەگەڵ سیاسەتی یەکێتیش نەگونجێ ئێمە بڵاوی ئەەکەینەوە، بەڵام ئێمە وەکو کوردستانی نوێ وەکەوەی کە ئەو هەواڵانەی پێش من ئیشیان تیا کردو و ئێستا من ئەوەرکەم پێسپێراوە، ئێمە زمانی تعبیرمان جیاوازە. ئێمە نە زمانی تەشهیر بەکارێنین، نە زمانی هێرشکردن بەکارێنین، ئێمە بە زمانێکی مۆدێرنی بۆ زمانێکی مۆدێرنی جوان ڕەخنە ئەگرین، وەکو ئەوەی کە هەواڵ مامجلال پێی وتوین زمانی گوڵەکە، ئێمە بە زمانی گوڵ قسە ئەەکەین. بە زمانی گوڵ بڵێ ئێمە ڕەخنە بە زمانی گوڵ ئەگرین، لەگەڵ ئەوشا بابەتێک نییە کە بڤە بێ ئێمە نەتوانین قسەی لەسەر بکەین، ئەتوانین قسەی لەسەر بکەین، تەنانەت ئەگەر ئەو بابەتانەی لەگەڵ سیاسەتی یەکێتیش ناگونجێ و ڕخنەیە لە یەکێتی یا سەرنجە بۆ یەکێتی ئێمە بڵاوی ئەەکەینەوە. باشە، کاک محەممەد بۆ بینەرانمان ئەگەر پێیان بڵێ سە کوردستانی نوێ چۆن کارەکە، ینی لاپەڕەکانی چۆن دابش کردووە و بابەتانی کە تیا بڵاوەکرێتەوە سیاسی فەرەنگی وەرزش، ینی بەشەکانی چین؟ ئێمە ناتوانین بڵێن ئێستا بڵێن یعنی لەسەر یەک بابەت تەرکیزمانەیە، بەڵام راپۆرت و هەواڵمان هەیە، ئەوانەی کە دەست پێەکە بابەتی سیاستمان هەیە، لا سەکۆی ئازادمان هەیە، وەرزشمان هەیە، پاشکۆیەکمان هەیە. ئەمە پاشکۆیە زۆر کۆنە پێنجشەمان دەرەچێ بەنای ئەدەب و نەر، بایەق بە ئەدەب و نەرەدا. پاشکۆیەکمان هەیە بۆ کەشتین و هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە ژینگە و بابەتی پزیشکی و بابەتی کۆمەڵایەتی ئەمانەیە هەر لێ بڵاو بێتەوە. بێجگەلەوەش پاشکۆیەکیمان هەیە بە ناوی ستادیۆم، ئەمە هەفتانە دەرەچێ باخ بە وەرزشەدا
بێژگە لەمەش ئێمە هەفتانە دوو دۆسێمان هەیە، دۆسەیەکی ڕووناکبیریمان هەیە، دۆسێکی سیاسیشمان هەیە. لە هەمان کاتا ئێمە ئاگاداریەکانمان هەیە، جاری وایە ئاگاداریەکان کە دەرەچێ ئەمە جاری وایە 4 لاپەڕێ، جاری وایە 5 لاپەڕێ، و ئەتوانم بڵێم کوردستان نوێ ئێستا خاوەنی داهاتی خۆیەتی و ئەمەش وەکو هەر پرۆژەیەکی ئەم ڕۆژگارە کە لەسەر ئەساسی بزنس ئیشەکە ئێمە لە کوردستان نوێ داهاتی تایبەتی خۆمان هەیە. ئەمەش لە ڕێگەی ئاگاداریەکانەوە بڵێ یەکێکە لە پایەکانی بەردەوامبوونی کوردستانی نوێوەکو خۆتان نەزان نەتاکو ئێستا ئەوەڵ گەنامانەی لە مەحاکم و لە شوێنەکانە ئیشی پێکرێ هەر بە کاغەزیە، تاکو ئێستا ئەمە نەبووتە دیجیتاڵی، بۆیە یەکێک لە پایەکانمان ئاگاداری و ڕکلامەکانە. باشە کاک محەممەد، سەردەمی دیجیتال میدیای ئێستا سەردەمی خێرایی گواستنەوەی زانیاریەکانە بە خوێنەران بە وەرگران. ئەمە کاری ڕۆژنامەی کاغەزی قورس نەکردووە کە ڕناگەانی بە لەگەڵ خێراییان نەتوانێت دەربەرێ. ئێمە بێگمان بیرمان لەوەش کردوێتەوە. ئێستا ئێمە بێجگە لە کوردستان ئێمە سایتی کوردستانی نوێمانەیە، پەیجی کوردستانی نوێمانەیە، هەموو ئەو شتانەی کە ئەم سایت و پەیجش 24 سعات ئیشەکە، هەموو ئەو شتانێک کە نەتوانین لە کاغەزی بڵای بکەینەوە ئەتوانی لێ بڵای بکەینەوە، چونکە خۆت ئەزانی ئێستا هیچ میدیایەکی کاغەزی کە لە ماوەی 24 سعاتە یەک جار دەرەچێ فریای ئەو هەموو هەواڵ و ڕووداوانە ناکەوێت. بێجگە لەوەش ئێمە بەشێکمان هەیە بە ناوی ساڵۆنی کوردستانی نوێ. لە ساڵۆنی کوردستانی نوێ لەسەر بابەتی گەرم، لەسەر بڵاوکردنەوەی کتێب لەوێ کۆڕی لەسەرەکەین، مناقەشەی لەسەرەکەین، پاشان ئەم کۆڕ و مناقەشەیە بە ڤیدۆ بڵاوکەینە، لە ناو سایت و پەیجەکان بڵاوکەینە، لە یوتیوب بڵاوکەینەوە. ئەمەش بەشێکی ترە لە ئیشەکانی کوردستان. یعنی کوردستان ئێستا بۆ مەعنا تەقلیدی جاران نییە تەنها ڕۆژنامەیەکی کاغەزی بێ و خەڵک هەموو چاوەڕێی کاغەزەکە بکەن. و ئەوەی کە ئەمەیە لێرە ئیشارەت پێ بم لە ڕۆژنامە کاغەزەکەی ئێمە هەڵبژاردەی بابەتەکان بڵاوکەینەوە، چونکە 16 لاپەڕەفریای ئەو هەموو بابەتە ناکەوێت. وە گرنگی لە دیقەت لە ڕۆژنامەی کاغەزی ئەوەیە کە هەر شتێک تۆ بڵاوەکەیتەوە ئیترە بێ بە ماڵ بەسەرتەوە. بەڵام لە دیجیتال میدیا هەر هەواڵێک ئەگەر هەر شتێک هەر جملەیەک هەر شتێک نەگونجا ئەتوانی خێرا ئیدیتی بکەیت و چاچی بکەیت. بەڵام ئەوەی کە لە کاغەزی بڵاوە بێتەوە بێتە ئەرشیف و ناتوانانی دەستکاری بکەین. بۆیە لەم لایەنەوە زۆر بە دیقەت ئیشەکەین و خۆشبەختانە ئەوە من نزیکەی ئەوە من ئەبێ بە ساڵی سێم کە سەرنووسەرمەتاکو ئێستا هیچ داوایەکی مەحاکم نهاتۆتە سەرمان کە ئێمە تەشیرمان کردووە یا شتێکی ناڕاستمان بڵاو کردوێتەوە یان شتێکمان بڵاو کردوێتەوە کە خەڵکی پێ ئیزعاج بوو بێ یان کەس شەخصێکی پێ ئیزعاج بوو بێ. باشە کاک محەممەد، زۆر جار باز لە چێژی کاغەز و کتێبەکرێ، ینی بەراورد بە خوێندنەوەی دیجیتاڵی ئەلکترۆنی. تۆ خۆت ئەزمونێکی باش دێ لەم بوارەیە با بڵێن لە گەڵ خوێندنەوە سەرکارێکی زۆر باشت هەیە، منی چێژ لە کامیان وەرەگری؟ من ئێمە جیلی هەردووچیانین، خۆتە زانیت جیلی هەم جیلی کاغەزین هەم جیلی دیجیتال میدیاین. بۆ خۆی هەر وەکو تەندروستیش کاغەز کەمتر عەزێتی چاو ئەدا، کەمتر بۆ تەندروستی ئینسان خراپە. بەڵام دیجیتال میدیا خۆتە زانی بەرامبەر شاشەی مۆبایلێک بەرامبەر شاشەی کۆمپیوتەرێکیش وردە وردە ئەم تیشکانە تەئسیرەکاتە سەر تەندروستی ئینسان. بۆیە من لەگەڵ هەردووچیم بەڕاستیەوە نییە من دابنیشم کلاسیک بووم و هەر خەریکی کاغەز و کتێب و ئەوە بم، لەگەڵەوەشان لە مۆبایل و لە هەموو وەسایلەکانی دیجیتال میدیاش متابعاکەم. باشە کاک محەممەد، ئێستا هەوڵاتێکە گەربیە و تارەکانی بۆیەوە بنێرە لە ڕێگەی ئیمێڵەوەیە چۆنە بە چ ڕێگەیەکە؟ ئێمە ڕاستیەکەی مەبدەئێکمانەیە، ئێمە ئیمێلمان هەیە بە ئیمێلەکان بڵاومان کردێتەوە، بەڵام لەگەڵ ئەوەشە ناتوانم پێ بڵم لە 100% هەموو کەسێ ئیلتیزام بەم ئیمێلەوە ئەکات. بەڵام باشی ئیمێلەکە ئەوەیە کە هەر بابەتێکە بۆمان دێ تۆمارەکرێ ئەزانین نافەوتێ. بەڵام لەگەڵ ئەوەشە خەڵکانی شێ حەزەکەن بابەت بۆ من بنێرن، حەزەکەن بینێرن بۆ جێگری سەر حەزەکەن بینێرن بۆ مەسوولی لاپەڕێکم، شتانەشمان هەر هەیە. ڕاستە.
باشە یەکێک لەو با بڵێن وەکو بەش ناوی بەرین ساڵۆنی کوردستانی نوێ بوو کە بەم ساڵانی دوای کرایەوە گەرم و گوڕێکی پێوە دیارە هەموو کەس دەتوانێت بێ لەوێ کتێبێکی هەبێ بابەتێکی بێ ئێوە توانن با بڵێن ئەو کۆبوونەوەی بۆ ڕێک بخەن ئێمە دانەنیشتین لەسەر ئەوەی بزانین ئەم کەسە یەکێتی عیار 24 ئەنج کۆڕی بۆ بکەین بەڕاستی ئەمە لە مەبدەئی ئێمانیە هەر کەسێک کتێبێکی هەبێ یان کتێبەکەی شایانی ئەوە بێ خەڵک معلوماتی هەبێ لەسەری و بخوێنێتەوە ئێمە کۆڕی بۆکەین زۆر کۆڕیشمان کردووە لەوانەیە لەگەڵ سیاسەتی خۆشمان نەگونجابێ لەوانەیە قسەشی تیاکرابێ بەڵام ئێمە جۆمان بۆ نەیەوە دەستان خۆش بێ پلانتان بۆ ساڵی نوێوە بۆ ساڵی نوێی کارکردنی خۆتان چییە؟ بێگومان هەموو ساڵێک ئێمە لە دوای ئەمیادا مراجعی خۆمانەکەینەوە یەکێک لە شتەکان کە ئەمەیە لێرە باسی بکەم ئەوەیە کە ئێمە لەم ڕۆوە کوردستانی نوێ ئەەکەین بەبێ بەرامبەر بڵاوەکەینەوە بۆ ئەوەش ئەمەش مەبەسمان لەوەیە هەموو ئەو کەسانەی کە ئەیانەوێت کوردستان لێ ببینن بتوانن دەستیان کە بەبێ بەرامبەر باشە مەسەلەکەش ئەوەیە کە ئێمە لە ڕێی ڕکلام و ئاگاداریەکانەوە داهاتێکمان هەیە پێویستمان بە و داهاتە نییە کە لە ڕۆژنامەکە دەستمانەکەوێت لەگەڵ ئەوەشا ئێمە هەموو ساڵێک لەم ڕۆژەلە لە ڕۆژانی دوای ئەمەدا ئانیشین بەرنامەی تازە دائنێن مراجعی خۆمانەکەینەوە ئەم ساڵیش هەردامە ناوە مراجعی خۆمان بکەینەوە بزانین چیمان کردووە باشە و چیمان کردووە پێویست نیمانە پێویستە بیکەین دانیشین مراجعەیەکی خۆمانەکەینەوە ئێمە ساڵی پار بەرنمەیەکی تازەماندانا ئەویش ئەو بوو کە پشتمان بە دیزین بەست حساب بۆ چای خوێنەر بکەین جاران ئەگەر لاپەڕەیەک 1970 وشەیتیا بوو بێ ئێستا ئەو پەڕی ئەبێ 1200 وشەیتیا بێ ئەبێ ڕسمی گەورەیتیا بێ ئەبێ ناونیشانی گەورەیتیا بێ بۆی لەگەڵ چاوی خوێنەر ڕاوی و خوێنەر کە سەیری کرد لێ بێزار نەبێ دەستان خۆش بێ کاک محەممەد بەر لە بەرنمەکە گفتوگویەکی کورتمان کرد بەس لەوە کە ڕۆژنامەی کوردستانی نوێ زمان حاڵی فەرمیەکێتی نیشتیمانی کوردستان نییە ڕۆژنامەی کوردستان نوێ لەسەر تعریفەکەی نووسراوە ڕۆژنامەیەکی سیاسی ڕۆژانەیە یەکێتی نیشتمانی کوردستان دەریەکە نەک ئەوەی زمان حاڵی یەکێتی نیشتمانی کوردستان بێ بەڵام ئەمەش ئەوە ناگەیەنێ کە هەر شتێک ئێمە لە کوردستانی نوێ بڵاویەکەینەوە ڕاستە ئەمەش نووسراوە بەڵام هەر شتێک ئێمە لە کوردستان نوێ بڵاوکەینەوە ئەمە ئەبێتەوە کە پلانی یەکێتی یان سیاسەتی یەکێتی یان نەخشە یەکێتی و مەسئولین بەرامبەر بە شتانەی بڵاویەکەینەوە واتە لەو چوارچێوەیە کە سیاسەتی گشتی یەکێتیە یان لە چوارچێوەی مەبدانەیە کێکێتی بڕای پێێتی بەڵێ دەستان خۆش بێ جارێکی پیرۆزبایتان لێکەین زۆر سەرکەوتوو بن سپاس بۆم دەرفەتە بە هیوای بەردەوامی وەکو خۆشتان باشەوە بۆ کرد وەکو مژدەیە کە وتی کوردستانی نوێ لێسەوە بەبێ بەرامبەردا بەشەکرێ لە شوێدا بەشەکرێ ئێمە هەموو شارەکان ئێمە شوێنێکی تایبەتمان نییە لە هەولێر هەمانە لە دووهۆک هەمانە لە هەموو شارەکانە لە کرکک هەمانە لە سلێمانیەمە لە هەموو شارەکان وە لەمە دوان نەخشەیەکی وادا ئەنێن کە بیگەێنینە هەموو شوێنێک هەر کەسێک پێویستی بە کوردستان نێمە بتوانین بیگەێنە دەستی دەستان خۆش بە کاک محەممەد بە هیوای بەردەوامی جارێکی پیرۆزبایتان لێکەین زۆر بەخێر بێ سەرچاو